لەگەڵ هاتنی شەپۆلی باران کە هەرێمی کوردستانی گرتووەتەوە سنووری ئیدارەی گەرمیانیشی لێ بێبەش نەبووە. بە جۆرێک بارانی زۆر لە ناوچەکە سەرهەڵدانی لافاوی لە هەندێک ناوچە لێکەوتووەتەوە، بۆیە مەترسی و دڵەڕاوکەی لای هاوڵاتیان دروست کردووە، بەتایبەت ئەو گەڕەکانەی خزمەتگوزاری پێویستیان نییە. تۆزیە نزمدا دروستکرا ئەساسەکەی نزمە لەسەرەوەی ترسی ئاوی هەیە، ئەو پێرار ئاو هاتە ناو فرەخانەوە، فرەخانی پڕ لە ئاو بوو و خەسارێکی بۆ خەڵکە چی لە ناویا بوو. خۆی ئەم شوێنە ئەسڵیان چاڵە، ئەم شوێنەی گوندەکە خۆی چاڵە، ئەوان چاڵ دروستیان کردە ئەبوو دووسێ بلۆکێ زیاتر دایان لە ئەساسەکەی بۆ ئەوی لافاو تەسیری نەکردایەت لی. بەڕاستی ژانێکی زۆر سەخت و کۆڵ ناخۆش ئەبینین لەم کاتانەی کە باران ئەبارێ لەبەر ئەوەی ئاوەڕۆ لە گەڕەکەمان نییە زیاتر لە 10 ساڵە ئەم گەڕەکە تەوزیعکراوە دابشکراوە، بەڵام حکومەت هیچ احتیمامێکی نەداوە پێمان. تەنها نیوگەڕێکێکیش ماوە لە مەنتقەکەمانە ئەو بەرەوە لەبەر ئەوەی خواپێداوەکانی تایە هەمووی بۆیان کراوە بە هەمان کاتە هەر تەوزیع کراوە، بەڵام چکم خواپێدا و لە گەڕەکەی ئێمە نییە. ئەوە ئێستا ئێمان پێویستمان بە ئاوەڕۆیە لەبەر ئەم چڵکاو و ئاوە پیسەر پێوێرە تێپەڕێ ئەمە جادەی 20 مەتریە تا ئێستا قیتاو نەکراوە. بارانی بەخۆر لە 24 کاتژمێری ڕابردوو ئیدارەی گەرمیانی بە سەرجەمدام و دەستگا خزمەتگوزارەکانیەوە لە بەرامبەر هەر حاڵەتێکی نەخوازرا و چەندین تیمی خزمەتگوزاری پێکهێنرا. تیمەکانی شارەوانی کە ئێمە چەند تیمێکمان هەیە، تیمی خزمەتگوزاریە و تیمی بەشی ئامێرەکانە، ئەم تیمانە دەست بەجێکەونە حاڵەتی ئامادەباشیوە پێش دەستپێکردنی باران و لافاو هەموو مەنهۆڵەکان پاکەکرێتەوە. سەردانی هەموو ساترە تورابیەکانەکەین بۆی بزانین لە هیچ شوێنێکۆ نشکاوە کە مەترسی هەبێ بۆی درزێکیەکە لە بەرێک دروست بێ ئاوی لێەوە بێتە چکە ئێمە ساڵانە لە پێش دەستپێکردنی وەرزی بارانبارین هەموو ئەو ساترە تورابیانەی کە لە دەرەوەی کەلارە بۆ ڕێگیریکردن لە لافاو جارێکی تر نۆژەنی ئەەکەینەوە تاوەکو ئەم دقە هیچ سیانێک بەر هیچ هاوڵاتێک هیچ ماڵێک نەگیانی نەمادی ئەلحەمدولیلا نەبووە و ئەو تیمانەی کە ئێمە هەیەمانە لە ئامێرەکان تاوەکو ئێستا کافی بووە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان. بەپێی ئامارەکانی کەشناسی لە سنووری ئیدارەی گەرمیان و لە 48 کاتژمێری ڕابردوودا نزیکەی 121 ملیم باران باریوە. ئەم ڕێژەیەش بەراورد بە ساڵی پار زیادی کردووە. ئەوەی دەیبینن هیچ کام لە ڕووبارەکانی هەواسان و سیروان نییە، بەڵکو کۆکراوەی ئەو بارانەیە کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە سنووری گەرمیان باریوە. هەموو ئەو بارانش لە گوند و دۆڕ و نوشێوەکانی گەرمیان شۆڕ بۆتەوە بۆ نێو قەزای کەلار و تێدەپەڕێت. لەگەڵ ئەوەی بربەست بۆ ئەم ئاوە دروست کراوە، بەڵام هێشتا مەترسی لەسەر ژیانی ئەو ماڵانە دروست کردووە کە لەم گەڕەکەدان. پشتیوانەوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.